سلااوان لێبێ سەردانێکی مەسرور بارزانانی سەرۆکی حکوومەت بۆ شەقلاوە بەمەستی بانگەشەکردن نیگەرانی لای بەشێک لە کاسبکاران دروست کردووە دوای ئەوەی کە ژمارەیەک لە کاسبکاران عارەبانە و کابینەیان لەسەر ئەم ڕەسیفە هەبووە پێشتر گوایە کە سیمای شەقامەکەیان ناشرین کردووە بەرپرسانی ئیدارەی شەقلاوە هەڵسان بە لادان و فڕێدانی ئەو کابینە و عارەبانانە بۆ ئەم شوێنە ئێوە کاسیبیتان لێرە بوو دەوترێ پێش سەردانی سەرۆک حکوومەت عارەبانە و شوێنەکانتان لادراوە نا ئەمە باوەی تێ ناگەن یاعین برێن ڕستن ببڕنەوە بکەن یعنی ئەو چ ڕێنمایەکی بوو چکە ئەو شارشتا مخاوی نەکراوە چەند ڕۆژ بوو نا هەر ئێمە نەبوون هەر ئێمە سەر بوون ئەی بە مخالفی دانابوو ئەوەی کرد ڕاستی ێرەشە بەخۆی مخالفە بەستیا حکومەت بەڵێنی پێداینە یاعین لۆن دروست کاتن لەسەرش داواکارن یاعین لێ یعنی جەنابی قایم قامەوانش بەخۆش یعنی بەڕێزیان گاسیمیان کرد و ئەویان کرد ئەمە بەڵێ نامەچیان پڕ کردەوە الحەمدولله ئینشاڵڵا یعنی پاش ماوەیەکی زوو ئینشاڵڵا لۆن دروست دەکەن زۆرن ئەوانەی کە شوێنەکەتان پێڵگیرە؟ نا تقریبا 4-5 کەسە بینین ئەو هەندا ئەرێوەڵە کتوپڕ بوو شتەکە؟ نا کتوپڕ نەبوو یانە گوت جەنابی برا گەورە دێت ئێرانە ئەمەش گوت نیست مشکلە نییە بەس گوت مشکلەن ئەوێ سبەینێ یعنی تانی بینۆ سەری دەڵێنیان پێدامێ گۆ پاس زۆر ڕۆژکە بینۆ سەرویست مشکلێک نەبوو